بەناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێتر لە وانەکانی فێربوونی زمانی فارسی. کۆرتە چیرۆکی ئەمڕۆمان کۆرتە چیرۆکێکی زۆر خۆشە بە ناوی هۆلی چوبی واتە پردی دارینە. بلۆ دەست پێ بکەین بەم کۆرتە چیرۆکە لە بیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و زەنگۆڵەکە ئەکتیڤ بکەنەوە بۆ ئەوەی کە بتوانن لەو ڤیدیۆ نوێیانە کە دایدەبەزێنین لە کاناڵە سەریان بکەن و هەروەها ئەو کۆرتە چیرۆکانە کە تایبەتە نیە ئەو وانانە کە دایدەنین بۆ فێربوونی زمانی فارسی توانن سەریان بکەن. در زمانهای دور دو برادر در کنار هم بر سر زمینی که از پدرشان به ارث برده بودند کار میکردند. لسردمی دور در زمانهای دور لسردمی دور دو برادر دو دانه برا در کنار هم هاوشانی یەکترین بر سر زمینی کاریان لسری زمینی که از پدرشان که باوکیان به ارث به میراث به ارث برده بودند کار میکردند. به میراث گرت بو کاریان دکرد و در نزدیکی هم خانه هایی برای خودشان ساخته بودند و نزدیکی یکتر دا خانویان بو خویان درست کرده بو. در نزدیک هم نزدیکی یکتر دا خانه های خانویان برای خودشان بو خویان ساخته بودند درست کرده بودند و به خوبی روزگار می‌گذراندند و کاتی که خوشیان بسر دبرد. بر حسب اتفاق روزی بر سر مسئله با هم به اختلاف رسیدند. بر حسب اتفاق رویدا شتێک بە قۆمێت روزی بر سر مسئله ڕۆژێک لەسەری کێشەیەک با هم به اختلاف رسیدند گەیشتن بە ناکۆکیان بۆ دروست بوو. اختلاف ناکۆکی رسیدند دروست بوو. برادر کوچکتر بین زمین ها و خانه هایشان کانال بزرگی حفر کرد. برای بچکتر کانالێکی گەورە لە نێوان زەویەکە و ماڵەکانیان هەڵکاند. حفر کرد هەڵکرد. برادری کوچکتر برای بچکتر برا برادر کوچکتر بچکتر بین زمین لە نێوانی زمینەکە زمینها و خانه هایشان و خانوکانیان کانال بزرگ کانالێکی گەورە حفر کرد هەڵیکاند و داخل آن آب انداخت تا هیچ گونه ارتباطی با هم نداشته باشند و پڕی کرد لە ئاو تا هیچ پەیوەندێکیان بە یەکیوە نەبێت. هیچ گونه ارتباط هیچ گونه پەیوەندێک با هم نداشته باشند لەگەڵ یەکتریندا نەبێت. برادر بزرگتر هم ناراحت شد. برای گەورەیش ناراحت بوو و از نجار خواست تا با نصب پرچین‌های بلند کاری کند تا برادرش را نبیند. برای گەورەتریش گوتمان چی بود؟ ناراحت بود. و از نجار خواست داوای لە دارتاشێک کرد کە تا با نصب پرچین‌ها که پرچینێکی بەرز دا بنێت بۆ ئەوەی کاری کند تا برادرش را نبیند بۆ ئەوەی چاوی نەکەوێت بە براکەی برادرش را نبیند براکەی نبیند و خودش عازم شهر شد و خۆی بەرەو شار بەڕێوەکەوت. هنگامی است که برگشت با تعجب دید ئێوارەکە گەڕایەوە سەری سووب ما و بینی. هنگام است ئێوارە که برگشت که گەڕایەوە با تعجب دید بە سەری سوورمان سەیری کرد دید بینی که نجار به جای ساخت دیوار بە دارتاشەکە بە جێگەی ئەوەی کە دیوارێکی گەورە دروست بکات ساخت دیوارێک دروست بکات به جای ساخت دیوار چوبی بلند بە جێگەی دیواری گەورەی دارینە یک پل بزرگ ساخته است. یک دانه پردی گەورەی درست کردووە. پل بزرگ پردی گەورە ساخته درستی کردووە. برادر کوچکتر که صبح شاهد این صحنه بود
پیش خود اندیشید حتما برادرش برای آشتی دستور ساخت پل را داده است. برای بچکتر که لە بەیانیەوە شاهدی ئەم دیمە نەبوو، برادر کوچکتر برای بچکتر که صبح لە بەیانیەوە شاهد این صحنه بود، شاهدی ئەم دیمە نەبوو، صحنە دیمە لە دڵی خۆیدا بیری کردەوە وتی پیش خود اندیشید، لە دڵی خۆیە بیری کردەوە حتما برادرش برای آشتی، حتما براکەی بۆ ئاشکردنەوە دەستور ساخت پل را داده است. براکەی فەرمانی دایە بۆ دروستکردنی ئەم پێڵە بۆ ئاشتیکردنەوە، دەستور ساخت پل بۆ دروستکردنی پێڵ و بیسەبرانێ منتەزری بازگەشتی ئەو بود و بە بێتاقەتیەوە چاوەڕێی گەڕانەوەی براکەی بوو. بیسەبرانە بە بێتاقەتی منتەزر ماتەڵ بوو، بازگەشتی ئەو بوو تا براکەی بێتەوە. رفت و برادر بزرگش را در آغوش گرفت، چوو بۆ لای برا گەورەکەی و گرتیە باوشە و آغوش گرفت یعنی گرتیە باوش و از او معذرت خواهی کرد و داوای لێبوردنی لێ کرد. دو برادر از نجار خواستند چند روزی مهمان آنها باشد. دو براکە لە نەجارەکە داوایان کرد چەند ڕۆژێک میوانیان بێت. خواستند داوایان کرد چەند ڕۆژێ مهمان میوان آنها باشد ئەو دوانە بێت. ئەمما او گفت بەڵام ئەو وتی پلهای زیادی هستند که او باید بسازد و رفت. بەڵام ئەو وەڵامی دایەوە وتی زۆر پرت هەیە کە دەبێت دروستی بکەم و ڕۆیشت. خۆشەویستان و بەڕێزان، هیوادارم ئەم کورتە چیرۆکە بەدڵتان بێت. ئەگەر ئێوەش لەگەڵ براکەتانە یا لەگەڵ خۆشکەکەتانە کێشەتان هەیە، هیوادارم ئێوە ئەوەڵ کەس بن کە باوشتان باستن بۆ براکەتان یا خۆشکەکەتان. لە ئاخری ئەم کورتە چیرۆکیچە دو کورتە چیرۆکی ترتان بۆ دائەنم، هیوادارم سەیری بکەن و هەروەها ئەم چیرۆکە گەر پێتان خۆشە شێری بکەن بۆ هاوڕێکانتان. هەمووتان بەخوای گەورە دەسپێرم. خواتان لەگەڵ.